بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان گرژی دروست بوو ژمارەیەک پەرلەمانتاری ناڕازی دانیشتنی پەرلەمانی کوردستانیان ڕاگرت بۆ ئەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان ئامادە نەبوو بڕیاری کۆتایی هێنان بە لێبڕینی موچە خاتە دەنگدانەوە دواتریش ئەو پەرلەمانتارانە بە بڕیاری سەرۆکایەتی پەرلەمان بێبەشکان لە دانیشتنی پەرلەمان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین گرژەکانی پەرلەمان بە دیاریکراوی لەسەر چی بوو هەنگاوی داهاتووی ئەو پەرلەمانتارە ناڕازیانە چی دەبێت و دۆخی موچە و فشارەکان هیچ کاریگەری هەیە بۆ باشکردنی دۆخی موچە وەسپەش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەت هێرێم بەرەوە دەچێت ئایا وەزیرانی کە نیگەران بوون لە ڕخنەی پەرلەمانتاران لە بری نیگەرانیان لە ناشەفافیەت و لێبڕینی موچە دەگەڕێنەوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەگەڵمان بێت. کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان گرژی تێکەوت و ژمارەیەک پەرلەمانتاری ناڕازی کۆبوونەوەکەیان ڕاگرت. پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن ژمارەیەک پەرلەمانتاری گۆڕان و یەکێتی داوایان لە سەرۆکایەتی پەرلەمان کرد کۆتایی هێنان با لێبڕینی موچە بخاتە دەنگدانەوە بەڵام سەرۆکایەتی ئەو کارەی نەکرد لە کامدا گرژی لێکەوتەوە. بە پێیوتەی پەرلەمانتاران دوای ڕاگرتنی کۆبوونەوەکە ڕێگە نەدرا پەرلەمانتارانی ناڕازی بەشداری کۆبوونەوەکە بکەن و ژمارەی زۆر هێزی ئەمنی لە بەردەم دەرگاکانی هۆڵی پەرلەمان جێگیر کرابوون. لای خۆشەوە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئاماژە بەوە دەکات بەردەوامی لێبڕینی موچە بڕیارێکی ستەمکارانەیە و لەبەر دزی و گەندەڵی موچە نادرێ. داوامان کرد کە ئەم داواکاری 57 پەرلەمانتارە بخرێتە دەنگدانەوە چێ لەگەڵە کە لێبڕینی موچە هەڵۆشێتەوە بە دیار بێ و چێش لەگەڵەکە ئەو لێبڕینی موچە کە بەڕاستی بە بڕیارێکی ستەمکارانەی دەزانین بەرامبەر بە موچە خۆران و هاوڵاتی هەرێمی کوردستان بە دیار بێت کە لەگەڵ لێبڕینی موچەیە پێمان وایە کە ئەو داهاتی لە هەرێمی کوردستان هەیە بە زیادەوە بەشی موچە دەکا لە کاتی خۆشیدا و بەشی بودجێ تەشغیلیش دەکا بەڵام بەداخەوە لەبەر دزین و لەبەر گەندەڵی دەرفەتیان نابێ یا ناتوانن موچە خۆران و ئەوەی کە پەیوەندی بە هاوڵاتیانەوە بیدەن. هەر لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی ئاشکرایان کرد لە ئێستادا پارتی و یەکێتی دەستیان بەسەر داهات داگرتووە و بەراورد بە مانگەکانی پێشوو لە 142 داهاتی ناوخۆ بۆ وەزارەتی دارایی ناگەڕێننەوە. معقولە لەگەڵ زیادبوونی داهاتی نەوتە لە 142 داهاتی ناوخۆ بۆ موچەکەمی کردووە لە 142 لەم سێ مانگە لەوەش گەڕێ. معقولە داهاتی سلێمانی لە 161 ملیار بۆتە 94 لە 142 کەمەکە لە هەمان کاتە هەولێریش لە 142 کەمەکە لە هەولێریش لە 201 ملیار و ئەبێتە 123 ملیار. ئەتە جگە لە قاچاقی جگە لە خەدەماتی نەوتی جگە لە داگیرکردنی زەوی ئەیانوێت دەست بەسەر پارەی ئاو کارەبا و مروری شابگی. ئێستا ئەوەی کە ڕووی داوە ئەو کارە ساتەیە کە کودەتایە کە بەسەر ئەم پەرلەمانی کوردستانەیە کراوە کە زەرد و سەوز لە داهاتی هەرێمی کوردستان کێبڕکێکەن بۆ ئەوەی کە نەیدەن بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان تا ئەوتر تەسلیمی نەکا. ئەمە کودەتایەکی گەورە و گرانە بەسەر ئەم پەرلەمانی کوردستانە و بەسەر هەرێمی کوردستان. داهاتی هەرێمی کوردستان داهاتی سەوز و زەرد نییە. داهاتی هەرێمی کوردستان 56 پەرلەمانتار داوای ئەومان کرد لێبڕینی موچە بخرێتە دەنگدان بەڵام دوای 18 کات ژمێر دانیشتن لێبڕینی موچە نەخرا دەنگدان کە داواکاری 56 پەرلەمانتار بوو داوا دەکەین ئیمڕۆ بخرێتە دەنگدان یان ڕوونکردنەوەمان بدەنێ و پاش ڕوونکردنەوەکە بیخەنە دەنگدان. جێبەجێکردنی مادەی 56 هاوکات سەرۆکی پەرلەمان لە دانیشتنەکەدا لەبارەی موچەوە ڕایگەیاند هەموو لایەنە بەشداربووەکانی حکوومەت بەیەکەوە لەبارەی موچەوە بڕیاریان داوە و کابینەی ئێستا و پێشوش سەدان شانازیان هەیە. و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو هێزە پێکێنەرەکانیەوە بڕیاری داوە بەرپرسیارەتی بڕیاردان لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردانێکی تەزامونیە هەموو ئەو هێزە پێکێنەرانە ئاگرێتەوە کە لەوێن ئەگەر کابینەی نۆیەم و کابینەکانی ڕابردوو شانازیەکیان هەیە بۆ هەموو هێزە پێکێنەرەکانە ئەگەر شانازیەکیانەیە کە بێگومان سەدان شانازیان هەیە و ئەگەر کارێکی خراپیان کردووە ئەگەر پێویستمان بە چاکسازیە ئەگەر لە جونگەیە لە جونگەکانە موفق نەبووین ئەگەر ئێستا و لە واقعێکەیە کە لێبڕینی موچەیە هەموو ئەمانە بابەتێکی تەزامونین. گرژیەکانی پەرلەمانی کوردستان لەبارەی لێبڕینی موچە لە کاتێکدا ماوەی زیاتر لە ساڵێکە حکوومەت لە 121 موچە بە نایاسایی دەبڕێت بە جۆرێک تا ئێستا 1 تریلیۆن و 835 ملیار دیناری بڕیوە.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میێندارێک لە بەڕێزان محەممەد ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس لە سوودی سەرکەروە لە هەولێرەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە ئەگەر سەرەتا لە هەولێر دەست پێکەین ڕووپاکخان بەخێر بێن بە دیاریکراوی شەڕەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان لەسەر چی بوو و هیچتان دەستکەوت لەبارەی موچەوە؟ بەناوی خوای گەورە مەهرەبان سەرەتا زۆر سوپاس کاک حەجیم دانیشتەکەی ئمڕۆی پەرلەمانی کوردستان چەند تەوەرەیەک لە بەرنامەی کاری دانیشتن خراپەوە ڕوو و بانکێشتی ئەندامان کرابوو بۆی بەڵام ئێمە لە کۆبوونەوەی ڕابردووی پەرلەمانی کوردستان کە 18 کاتژمێر دانیشتین داوای ئەوەمان کردبوو بەرەوەی کۆبوونەوەکە بکرێ بڕیار لەسەر لێبڕینی موچە بدرێ لە پەرلەمانی کوردستان بە بڕیارێکی تەشریعی لێبڕینی موچە هەڵوەشێتەوە ڕاستە بە یاسا نەبووە لێبڕینی موچە بەڵام ناکرێ پەرلەمانی کوردستان دەسەوەستان دانی شێو سەیری حکوومەت بکە و حکوومەت چ بڕیارێکی بوێ ئەوە جێبەجێ بکە بێوەی بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان چکە پرسی موچە و دەستکاریکردنی بابەتی موچە پەیوەستە بە پەرلەمان دەبێت لە پەرلەمان بڕیاری لەسەر بدرێ کە ئەو پێشێری دەسەڵاتی تەدەخولی دەسەڵاتی یاسادانانی کردووە دەسەڵاتی تەشریعی کردووە دەبێ دەسەڵاتی یاسادانانیش بە ئەرکی خۆی هەستێ بڕیارێکی تەشریعی دەرکە بە هەڵوەشانەوە یاخود نەمانی لێبڕینی موچە ئەم کاتە مەسئولیەتەکە دەکەوێتە سەر حکوومەت هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی ڕابردوو ئێمە زۆر داوامان کرد بەڵام دەستێ سەرۆکایەتی پەرلەمان زۆر بێباکانە داواکاری 56 پەرلەمانی پشتگوێ خست هەڵسا بەدەنگدان لەسەر ئەوەی کە بەلایەنانی بەشدارن لە حکوومەت بە تایبەت دوو فراکسیۆن دەنجیان لەسەرەوەدا کە لیژنە سێ لیژنە ڕاستپاردەکانی ئەم کۆبوونەوەیە بدەنە حکوومەتی هەرێمی کوردستان کەمە بەڕاستی هیچی لێ سەوز نابێ 18 کاتژمێر ئێمە بەس قسەمان کرد 12 کاتژمێر پەرلەمانتاران 4 کاتژمێر حکوومەت وەڵامی دایەوە بێوێ هیچ بڕیارێکی لەسەر بدرێ بۆیە ئەم کۆبوونەوەی پەرلەمان ئێمە بڕیارماندا کە سەرۆکایەتی پەرلەمان دەبێ بە ئەرکی خۆی هەستێ بڕیار بدات و لێبڕینی موچە بخاتە دەنگدان بۆی لە لای خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بێتەوە چێیە دەنگ بە لێبڕینی موچە دەدا کە بمێنێتەوە یاخود دەنگ بەوە دەدا کە لێبڕینی موچە لا بردرێ چونکە ناکرێ 95 پەرلەمانتار لە ئەو کۆبوونەوەی ڕابردوو قسەیان کرد هەمووی بێ نەفەزی ئۆپۆزیسیۆنی قسەی کرد ئەم گەوجاندنی خەڵک و لەگەڵ ڕێزم و حساب نەکردن بۆ هەست و شعوری خەڵک و هەروەها مزایدەکردنی هێزەکانی دەسەڵات بابەز بێ بین بڕیار بدەین ئەو کاتە ڕووی ڕەش و سپی بێتەوە و ڕوون بێتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵام دەستێ سەرۆکایەتی پەرلەمان نهاتە ژێربەر بۆیە ئێمە ویستمان بەڕاستی کۆبوونەوەکە تێک بدەین و ویست سەرۆکی پەرلەمانیشمان ڕاگەیان پێمان گونا هێڵن کۆبوونەوە بکرێ هەتاوەکو بڕیار لەسەر لێبڕینی موچە نەدرێ لادانی لێبڕینی موچە کە هەر نەیخستە دەنگدان ئێمە کۆمەڵێک پەرلەمانتار چوینە بەردەم سەرۆکایەتی پەرلەمان لەوێ وەستاین و گوتمان نابێ کۆبوونەوە بکرێ دەستێ سەرۆکایەتی پەرلەمان بە گوێرە مادە 57 کە لە 57 لە بەشی بەرزەفتکردن بڕیاری ئەوەی دا کە ئێمە یەکەم جار ئاگادار کردەوە اینجا بێ بەشکردن لە کۆبوونەوە بەڵام ئێمە هەر نەچوینە دەرەوە چونکە ئێمە بە سەرۆکایەتی پەرلەمانمان ڕاگەیاند کە ئێمە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانی کەس بۆینە ئێمە بخاتە دەرەوە و ئێمە تعبیر لە داخوازیەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین لە ناو هۆڵی پەرلەمان دوای ئەوە کۆبوونەوەی پەرلەمانی هەڵگرت کە کۆبوونەوەی پەرلەمانی هەڵگرت بۆ ماوەی دەخولەک ئێمە چوینە دەرەوە باوەڕ کە کاک حەچیم دەستێ سەرۆکایەتی پەرلەمان جورئەتی نەبوو زەنگی ئاگادارکردنەوەی دەستپێکردنەوەی کۆبوونەوەش لێ بدە تەنها بە تەلەفۆن ئەو کە ئەندامانەی مەبەستیان بوو پەیوەندیان پێوەکردم گوتپیانەوە دانیشتن دەست پێ دەکەینەوە وەرنەوە ژوورەوە کاتێک مانزانی دانیشتن دەستی پێکردەوە ئێمە چوین بۆی لە دەرگایەکانی هۆڵی پەرلەمان بچینە ژوورەوە یەک لەشکر پۆلیسی پەرلەمانیان هێنا بۆ ڕێگریان لە ئێمە کرد ئێمە بچینە ژوورەوە وە لەوێ بەڕاستی دانە پەرلەمانتاران دەهاتنە دەرەوە بۆ هاوکاری پشتیوانیکردنی ئێمە لەوێش قسەیان کردبوو بەڵام سەرۆکی پەرلەمان ڕێی نەدابوون و ئێمە ئەوەمان پێ ڕاگەیاندن کە بەردەوام دەبین لە فشارەکانمان هەتاوەکو لێبڕینی موچە دەخرێتە دەنگدان گەردەنجیش نەهێنێ دەبێ خەڵکی هەرێمی کوردستان بزانێ چێ لەگەڵ لێبڕینی موچەیە چێژ لەگەڵ ئەوەیە لێبڕینی موچە نەبێت.
سپاس دەکەم دواتر گرم لای بەرز لە سەرنجاوی داهاتووشتان هەر قسە دەکەین لەسەر مەسلەی مەوزوعی دواکەوتنی موچەش کاک محەممەد جەنابیشت بەخێر بی بەرلەوەی کە بچینە سەر مەسلەی موچە دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لە کۆبوونەوەکەی ڕابردووی پەرلەمان هەموو پەرلەمانتاران و پارتیشەوە بە زمانی ئۆپۆزیسیۆن قسەیان دەکرد بەس هیچی لێ سەوز نەبوو ئەم حاڵەت دیارە تازەی کە پارتیش لە پەرلەمان قاچێکی لە ئۆپۆزیسیۆن بێت و قاچێکی لە سەڵات بێت شتێکی تازە بوو ئەوەی کە لە کۆبوونەوە ڕابردوو ڕوویدا بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان وەڵابەر لەوەی وەڵامی بەڕێز بمەوە من زۆر دەستخۆشی لە پۆلیسەکانی پەرلەمانی کوردستانەکەم کە ڕێگری لە پەرلەمانتارانەکەن سێ مانگە پەرلەمانتارێک بە ناوی کازم فاروق لەبەر دەرگا نایڵم چێتە ژوورەوە یەک پەرلەمانتار نەچووە بەرەو پیری ڕەبێ من تێڕاینم زۆر جیاوازش بێ لەگەڵ دکتۆر کازم بەڵام ئەمە شکانی شکۆی پەرلەمانتارە یعنی پەرلەمانتارێک ئەوە سێ مانگە ئەچێتە بەردەم پەرلەمان ناڵم چێت حوشەی پەرلەمانیشەوە پۆلیس دەسێگرێ ئێستا 16 پەرلەمانتار پۆلیسی هۆڵەکە نایڵم بچنە ژوورەوە بۆیە ئەمە پێویستە پەرلەمانتاران بە خۆیان نەبستنەوە یعنی ئەمە تەواو شکاندنی شکۆی پەرلەمان کورە پەرلەمان ها شکۆی نەماوە ئەوەکەی شکۆی پەرلەمانتارە کە پارێزبەندی هەبێ کە دەنگی بە وەزیر دابێ کە بتوانێت لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمیش بکات لەوێ سوێندی خوارد بێ دوو پۆلیس بێنن لەوێ نێڵن پەرلەمانتار بچێتە ژوورەوە دەرەجەیەک سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی بەڵێ ئەوان بەرپرسن بەڵام نابێ ئەمان ئەوە قوبولکەن ئێستا ئەو 16 پەرلەمانتاری لە دەرەوەن ئەو 16 پەرلەمانتاری لە دەرەوە ئەی ئەوانی لە ژوورەوە بەشێکی لەوانە ئەی هەر بۆ هاوڕێکانن ئێسبەینی خۆ وا لە پەرلەمانتارانی یەکێتی و گۆڕانی شەکەن وا لە پەرلەمانتارانی پارتی شەکرێ بە دیوەکی ترا بەڵام ئەمان کاتێ بێدەنگە بن لە ئاستی کێشەیەکدا لە ئاستی ئەوەی کە شکۆی پەرلەمانتارێک بەرامبەر ئەوەی سۆران عومەر کە کردیان هەر بە زۆر بووەوە ئەو کاتە ئەمە نەتیجەکەیەتی هێشتا ئەوەی کە باپیرانمان دەیانگوت هێشتا هەر سەر لە ئێوارێ هێشتا کارەساتیان نەبی عومەرەوە دەستی پێ ئێستا ماوێتی هێشتا ماوێت هێشتا سەر ئەوەی سۆران عومەر زۆر بە حورمەتەوە بڵین لێیان سەنەوە ئەمانەی دیکە ئەیان بینی چونیەوە سەرۆکی فراکسیۆنێک هەرنا پۆلیسی ناڵە بچێتە حوشەکەشەوە هەر حوشە بابکە دەنگتانداوە بۆی کە بچێتە هۆڵ لانیکەم با نەچێتە هۆڵە با بچێتە ژووری فراکسیۆنەکەیەوە ئەمە خاڵێکی دیکە کاکە وڵی مزایدە تەبیعیە ئێستا بۆ نمونە تۆ مزایدەکەی لەسەر کارێکی باشە سەرکارێکن بەڵام وای لێ هاتووە کاکە ئێستا پارتی و یەکێتی و گۆڕان وانی ناو حکومت مزایدە زۆرترەکەن لە وەک لەوەی کە ئەمانەی دەرەوە ئێستا بۆ نمونە کۆمەڵ و یەگرت و نەوەی نوێ ئۆپۆزیسیۆنن ڕخنەی خۆیان نەگرن ئەواگەن بەڵام لەبەر پەرلەمانتارانی ئەوان کاکە من نامەیە پەرلەمانتارانی یەکێتی یا گۆڕان یا پارتی پێم بڵێ من لەگەڵ لە سەدا 21 یا لەگەڵیانیم لە سەدا 21 لە ئەنجومەنی وەزیران دراوە یەک وەزیر دژی نەبووە باشە کاتێ پەرلەمانتارێکی یەکێتی بە من ئەڵێ من دژی لێ بڕینی موچەم یاخود کادرێکی یەکێتی یا سەرکردەیەکی یەکێتی یا هاوسەرۆکێکی یەکێتی وا ئەڵێ زەحمەت نەبێ لە چوار وەزیر و جێگری سەرۆکی حکومەت بپرسە ئایا ئەوان لەگەڵێنان دژن ئەوان نوێنەری تۆن کاتێک گۆڕان ئەڵێ ئێمە ئەندامانی پەرلەمان و کادرانی گۆڕان لە ئێمە دژی لێ بڕینی موچەین سنگ دەرەپەڕێنن ئەمە قسە ناخوا تۆ نوێنەرت هەیە لە حکوومەتە دەنگی پێداوە لە وەزیری دارایی بپرسە با وەزیری دارایی بێتە سەر شاشە بڵێ من لەگەڵ لێبڕینی لە سەدا 21 نیم با وەزیرێکی یەکێتی بێتە سەر شاشە وا بڵێ با وەزیرەکەی حسک تاکە وەزیرێکی هێوا بڵێ با وەزیرەکانی پارتی کە پارتی ئەو بزادەیە کرد یارێکی قەڵب کردەوە تەمان ئەویش یاری سیاسی خۆیەکە یارێکی قەڵب کردەوە و پێچی ئەمە بەردەوامیش بێ لەبەروی مەسئول بەرزانی دوێنێ پێرەبانگی کردوون دەستخۆشی لێکردن سەرچی دەستخۆشی لێکردن لەسەرەوەی کە ئەو ڕێچکەیەکی ئۆپۆزیسیۆنیان گرت و حەزەکەم یەک شت پێ بڵێم ئەو هەنگاوەی پارتی فراکسیۆنی پارتی نای لە خۆ نەبوو ڕێکەوتن کرابوو لە نێوان فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنی پارتی طبعا فراکسیۆنی یەکێتی ئیمزای کردووە ڕێکەوتنەکە لەگەڵ فراکسیۆنی یەکێتی لەسەر دوو خاڵ لەگەڵ پارتی ناوەڕۆکەی خاڵی یەکەم ئەڵێ بۆ ڕێگری لە مزایدەی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئێمەش مزایداکەین گڵۆپی سەوزیان بۆ هەڵکراوە لەلایەن بەرپرسانی پارتی و یەکێتیەوە خاڵی دووەم ئەمە کارە سادەکەی نابێ لێبڕینی موچە لە پەرلەمان بخرێتە دەنگدانەوە بۆی ببڕێت بۆی لا ببرێت بۆیە یەکێتی ئیمزای کردووە ئێستا لە سەرۆکایەتی پەرلەمان ئێستا لەسەر هەر یعنی بەیانەکەی لەوە خۆشتر وەزیرەکانان بان کردووە پێیان گوتون کاکەمە ڕێکەوتنەکەمان کردووە خەمتان نەبێت چینە ژوورەوە ئەوە دوایی پارتی فراکسیۆنی پارتی خەڵپی کردو و ئەوە بوو بەشێک لە وەزیری دارایی و وەزیرەکەی یەکێتی تووڕەبوون ئەگەر نا بەر لەوەی بچنە کۆبوونەوە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و پارتیەکیان ئیمزایان کردووە ڕێکەوتنەکان بردوتە بەردەم سەرۆکایەتی پەرلەمان
بردویانتە بەردەم وەزیرەکان تیمی وەزاری ئاواتی شەخزەناب و خالی شوانی هەمویان ئەمەیان بینیوە پاشان سەرۆکی فراکسیۆنی گۆڕانیان بان کردو گوتیانەوە ڕێکەوتنەکەیە ئێمە لێبڕینی لە 121 ناخینە دەنگدانەوە باش ئەوەی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ڕازی نەبووە بەوە بەڵام دوای دەنگی پێدا دەنگی بە ئان ڕاستپاردەکان دەکرد گوتیان ڕاستپاردێ دەرەکەین و بۆی بزانین حکومەت چی بکە حکومەت چی بکە حکومەت قابل وەزیری دارایش دەیوت ئێمە لەسەرەوە ڕێکەوتوین سەرەتایمە قسە بکەین و پرسیار و وەڵام نەبێت لەناو کاکە لە پشتەوە شتێکی ترە لە شتێکی تر بوو دووجار سعان نوۆی شەویش جارێکی تر چوونەتەوە ڕێکەوتنەکان دەمەزەر کردوەوە لە نێوان خۆیان من لە خۆمە قسە ناکەم هەموو معلومات و بە دوواداچوونی وردم کردو جا لەبەر ئەوەی کە سەرۆکی پارتی لەسەر چی دەستخۆش لە فراکسیۆنەکان کردووە لەسەر ئەوەی کە توانیانە ئەدایشی باشیان هەبێ لە گەیاندنی ئەو هەڵوێستانەی کە هەیان بووە و پێچە ئیتر یارەکە قەڵب بێتەوە بەم شێوەیە بەس خۆ پێشتر پارتی دەیگوت ناکرێت حیزبێک قاچێکی لەوە پۆزیسیۆن بێ و قاچێکی لە دەسەڵات بێ ئێستا خۆشی چۆت سەر هەمان مەزە دیارە هەستی کردووە کە ئەم ڕێگەیە ئەمە دادی نادا ئەمە چەند جارە ئەوەی کردووە لەگەڵ لایەنەکانی یەشێتی و گۆڕان گوتێتی کاکە با ئێمەش دەست پێ بکەین بۆیە دۆخەکەیان وا لێ کردووە بەڕاستی ئەوەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان ڕوەدا وازە ئەمڕۆ نامەیەک نێردراوە لە نان حکومەت و بۆ پەرلەمان تێبینیانێ لەسەر کاری پەرلەمان تێبینیمانەیە لەسەر کاری پەرلەمانتارە لە کۆبوونەوەکەی 28 مانگ ئەوە بزانام لەسەر داوای خالی شوانی و ئاواتی شەخزەنا بووە لەبەرەوەی دووسێ کۆبوونەوە نەچوونەتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڵام سبەینی ئەچن کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ئابوونی نەچوونە نیگەران بوونەوە بەڵام خۆشتێکی ترتیا بەڵێ بۆ دزێکیش بکە کاکە فراکسیۆنەکانی ئەو کاتی کە کۆمەڵ و یەگرتوش لە حکومەتا بوون ئەو کاتی ئێستا کە گۆڕان و یەکێتیش لە حکومەتان چی بە حکومەت و بە وەزیرەکان ناکەن پەرلەمانتارانیان باش یەکجار پەرلەمانتارانی پارتی ئەم سلوکیان نوان ئەم ڕەفتاریان نوان وەزیرەکانی گۆڕان و یەکێتی بەرگەی ئەمیان نەکرد ئێبا بەخۆ لەوەی ئەی بۆ نەتوانی جواب بیتەوە بڵێ من گەندەڵ نیم ئەگەر مەسەلە گەندەڵیە ئەوە حکومەتەکەی خۆتانەوەی کردووە من لێبڕینی موچە ڕازی نیم ئەگەر وایان گوتایە لە بەردەم پەرلەمانە وەزیرەکەی گۆڕان وەزیرەکانی یەکێتی بیان گوتایە ئێمە لەگەڵ لێبڕینی لە 21 نین زەحمەت نەبێ حکومەتەکەی ئێوە وای کردووە سپاس دەکەم ڕووپاک خان سەبارەت بە هەنگاوی داهاتووتان لە پەرلەمان وەرەسەر مەسەلەی لێبڕینی موچەش و سەبارەت بەوەش کە ینی لە پەیڕەوی ناوخۆ ڕێگە پێدراوە سەرۆکایەتی پەرلەمان ڕێگەنەدا هێزی ئەمنی بێنێتە بەردەرگای بڵێن ئەو سێ دەرگای کە هۆڵی پەرلەمان هەیەی و ڕێگەنەدا پەرلەمانتار بچێتە ژوورەوە بەڵێ کاک حەچیم لە بەشی دووەمی پرسیارەکەت وەڵامەکەی دەست پێ دەکەم خۆی بەپێی مادە 18 لە بەڕگەی 5 دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانە کە ئاسایشی و ئارامی ناو پەرلەمان بپارێزێ نەک هەر هۆڵ ناو پەرلەمان بەڵام بەداخەوە سەرۆکی پەرلەمان ئەو دەسەڵاتی زۆر خراپ بەکارهێناوە هەر وەکو ئەوەی کە کاگەڕ محەممەد ڕەوف باسی کرد ئەوەی دکتۆر کازم من چەند دانیشتنێک ینی لەناو هۆڵی پەرلەمان بە نقطە نظامی داخل بوومە بە سەرۆکی پەرلەمانم گوتۆ بەڕاستیەوە ناحەقیە ناکرێت قبول بکرێ بەڵام ئەوەی کە دەڵێ دەبوو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بەڕاستی کۆدەنجیەک هەبوو لەسەرەوەی قبول نەکرا بە دکتۆر کازم بەو جۆرە لە دەرگای حەوشەی پەرلەمان ڕێگری لێ بکرێەوە بە تەنیاش من بە سەرۆکی پەرلەمانم گوتۆ بەڕاستی ئەوە و ئەو دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان کە لە مادە 18 بەڕاستی زۆر خراپ بەکاری هێناوە کە پۆلیسی پەرلەمان نەک هەر ڕێگری لە پەرلەمانتار دەکات لەناو هۆڵی پەرلەمان پۆلیس دێتە ژوورەوە مۆبایل لە دەستی پەرلەمانتار دەڕفێنێ یعنی هیچ شکۆیەک بۆ پەرلەمان و پەرلەمانتار نەماوەتەوە مؤسسەی پەرلەمان تەواو بە دەستی سەرۆکایەتی پەرلەمان بێشکۆ کراوە بۆ من لە کۆبوونەوەی ڕابردوو بە سەرۆکی پەرلەمانیشم گوتم بەڕاستی تۆ مامەڵەیەکی ناپەیڕەوی و ناقانونی دەکەی واشت کردووە کە پەرلەمان مؤسسە و دامەزراوی پەرلەمان بێشکۆ بکرێ بەڕاستی هەر بەپێی هەمان مادە لە بەرگە 6 دەڵێ ئێمە بەپێی هەمان مادە لە بەرگە 6 داوای ئەومان کردووە کە پرسێکی گشتی بێ بخرێتە دەنگدان کە پرسی لێبڕینی موچەیە چکە لە بەپێی ڕەوی ناوخۆ ئێمە ڕێمان پێدراوە یعنی کارێکی ناپەیڕەویمان نەکردووە ئەوەی تر کە ئێمە بێبەش کراین ئیمڕۆ لە کۆبوونەوە مادە 57 لە پەیڕەوی ناوخۆ کە لە بەشی بەرزەفتکردن باز دەکا دوای ئەوەی سەرۆکی پەرلەمان ئەو باز لە یەک ئەندام دەکا کە ئەندام ئارامی ناوهۆڵی تێکدا خود کاریگەری هەبێ لەسەر ڕێڕەوی دانیشتن یەک ئەندام باز لە 16 ئەندام ناکە کە هەڵوێستێک وەرگرن ئەمەش خاڵێکی ناپەیڕەویە بەسەر سەرۆکی پەرلەماندا تێپەڕی یعنی ئەو پەیڕەوەی کە لە پەرلەمانی کوردستان لە خولی ڕابردوو پەسەند کراوە سەرۆکی پەرلەمان و دەتوانم بڵم دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کۆبوونەوەی پەرلەمان نییە پێشێڵی 3-4 خاڵی پەیڕەو نەکەن یعنی هیچ کار بە پەیڕەو ناکەن لەکوێ لە مەسلحەتیان بێکاری پێ دەکەن
لەو چوێ لە مەسلحەتیان نەبێ کاری پێ ناکەن بۆ هەنگاوی داهاتوومان ئێمە بەشێک لە پەرلەمانتاران دەمەوێت ئەوە نەشارمەوە بخەمەڕوو بەیەکەوە هەماهەنگین و ئاگاداری کاروبارەکانی یەکترین و مووقیفەکان تاوتوێ دەکەین لەگەڵ یەکتری و سوور دەبین لەسەر ئەو قسانێک کە ئیمڕۆ کردمان و هەڵوێستمان لەسەر وەرگرت هەتا لێبڕینی موسە نەخرێتە دەنگدان ئێمە ناهایڵین بە ئارامی کۆبوونەوەی پەرلەمان بکرێ هەرچی ڕێکاری پەرلەمانیە هەرچی ڕێکاری مەدەنیە لە ناو هۆڵی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆ ئێمە دەیگرینە بەر ئێمە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانین دەبێت پەرلەمانی کوردستان دەستێ سەرۆکایەتی ڕێز لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بگرێ و داوا دەکەین ئەو لایەنانەی ئەو پەرلەمانتارانی کە بەشدارن لە حکوومەت ئەوانیش بێنە ڕێزی ئێمەوە چونکە ئێمە تەنها تعبیر لە داخوازیەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین لەگەڵ ئەوەی کە داهات زۆر زیادی کردووە بە بەڵگە و زانیاری لە لامانە بەڵام حکوومەت هەرێمی کوردستان ئامادەنیە لێبڕینی موچەلا بە هەر ئەوەش بوو وەکو مامۆستاش باسی کرد کە ڕێکەوتن لە بینی فراکسیۆنی ئەچێتی و پارتی ئێمەش ئاگادار بووین دوای کۆبوونەوەی پەرلەمان ئەوە مانزانی کە ڕێکەوتن کراوە لەسەر ئەوەی لێبڕین دەخرێتە دەنگدان و بە نەفەسی ئۆپۆزیسیۆنی قسە بکەن بەڵام بەڕاستی هەندێک مستەڵاح خۆش نییە بێڵێن بەس پەتی درۆ کورتە لەم کۆبوونەوەی دەرکەوت چێ لەگەڵ ئەوەیە لێبڕینی موچە بخرێتە دەنگدان چێژ لەگەڵ ئەوەیە نەخرێتە دەنگدان لەم کۆبوونەوەی دەرکەوت بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە ڕێکەوتن کراوە بۆی خەڵک چاواشە بکەن بۆیە ئێمە ئەو کۆمەڵە پەرلەمانتارە بەڕاستی لەمە دوانە هێڵین پەرلەمانی کوردستان چیتر بۆ جۆرە بێڕۆڵ بکرێ ئەگەر هەروە بێڕۆڵ بێ با پیرۆزی خۆیان بێ چۆن بوونەتە پارێزەری حکوومەت هەر با پارێزەرایەتی حکوومەت بکەن چونکە دامەزراوی پەرلەمان دامەزراوەیە کە کەوتۆتە ژێر دەستی حکوومەت ژێردەستەی حکوومەتە حکوومەت چۆنی بیوێ پەرلەمان ئاراستە دەکا ئەگینا دەبوو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵەوەی کە لە فراکسیۆنەکانی بەشدار لە حکوومەتیشن بەڵام هەڵوێستیان هەبێ بۆ پاراستنی شکۆی ئەم دامەزراوەیە چونکە ئەوان ئیدارەی پەرلەمانی کوردستان دەکەن و هەروەها ئێمە بەڕاستی بە یاداشت بە ڕاپۆرت چەند مانگ ئێمە داوتمانە پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان راپۆرتیان داوەتە دەستی سەرۆکایەتی پەرلەمان لە بەگوێرە ئەو بەدواداچوونانەی کە کردومانە چەند داهات زیادی کردووە یعنی بۆ دەستی سەرۆکایەتی پەرلەمان بۆ هیچ قسەیەکرد نییە بۆ ئەو پرسانە ناخێ بەرنامەی کار کە ڕاستەخۆ پەیوەندی بە خەڵکەوە هەیە کاک حەچیم 3 مانگ بەر لە ئێستا ئێمە داوامان کرد کە کەرتی پەروەردە بەرەو وێرانە دەڕوە وەزیری پەروەردە بێتە پەرلەمانی کوردستان چەند پرسێکی گرنگ هەیە ئەو پرسانە تاوتوێ بکرێن بەڵام تا ئێستا وەزیری پەروەردە ئامادە نەبووە بێتە ناو پەرلەمان و هەروەها سەرۆکایەتی پەرلەمان نەیتوانێت هیچ ئیجراعاتێک بکات هیچ هەماهەنگیەک هەبێ لە بینی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت کەی حکوومەت بیەوێ خواستی لەسەر بێدێتە پەرلەمان کۆبوونەوەی بۆ دەکات دەستێ سەرۆکایەتی وەرزی بۆ درێژ دەکاتەوە کاتی پێدەدا 18 سەعات بۆی دادەنیشێ کەی حکوومەت نەیویست نایەت و بێوە هیچ حسابێک بە پەرلەمانی کوردستان بکات بە کورتی ئەگەر وەڵامی و پرسیارەشمان دێت دواتە گەڕین و وڵات بەس سەبارەت بۆی کە ئەوەی کە لە نەخشە ئەوەی کە لە پەیڕەوی ناخۆش تێکەیە کە لە بریەوەی کە پەرلەمان بڕیاردە یاسا دەکە ڕاستپار داراسی حکوومەت بکە لەبارەی موچەوە حکوومەت پێ و پابەند نەبێ و سەبارەت بە موچەش ئەو خەرلەی کە لە موچەیە زانێرەکان لە ئێوە چین بە کورتی بێسپاسەکەی بەڵێ خۆی ئەوەکو باسم کرد لە مادە 18 بەرگە شەشەم پەرلەمانی کوردستان دەتوانێت دەنگ بدا لەسەر هەر پرسێک کە پرسێکی گشتیە ینی ئەمە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانە کە دەبێت بەکاری بێنێ کە دامانی پەرلەمان داوایان کرد پرسێک بخرێتە دەنگدان دەبێت بخرێتە دەنگدان ئەوەی پرسی موچە و لێبڕینی موچە بە بڕیاری تەشریعی هەڵدەوەشێتەوە ڕاستە بە بڕیارێکی تەشریعی دەرناچووە یان لە پەرلەمان دەرناچووە بەڵام چونکە تەدەخولی سوڵتەی تەشریعی کراوە بۆیە دەبێ سوڵتەی تەشریعی لەو تەدەخولە بێدەنگ نەبێ و بڕیارێکی تەشریعی بدا بە نەمانی لێبڕینی موچە ئەوانیش هەست بە مەترسیەکە دەکەن کە ئەو بڕیارە تەشریعی لە پەرلەمان دەرچێ چەند حکوومەت عیبدار دەبێ بۆیە نەیان هێشتۆ ئەو هەموو بەرهەڵستێ دەکەن لە مەسەلەی حەچیم باسی ئەوەت کرد مەسەلەی موچە و گۆڕانکاری و ئەوانە داهاتی لە هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە داهاتی ناوخۆ بەڵێ دەگەڕێم وڵات ڕووپاکخان دەگەڕێم وڵات دواتر لەسەر مەسەلەی موچە و قەیرانی موچە قسە دەکەین کاک محەممەد سەبارەت بە ئاواتی شێخ و خاریشوانی کە بڵین بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کردبوو بایکۆتەکە لەسەرەوە بوو کە پەرلەمانتاران ڕخنیان لەو دوو وەزیرە گرتووە
ڕەنگە خەڵگوات تێگەشتی بایکۆتیەوان لەسەر لێبڕینی موچە لەسەر قاچاقچێتی سنوورەکان لەسەر ناشفافێت بوو بێ لەسەرەوە نەبوو لەسەرەوە بوو کە ڕێکەوتنە کرا بۆمان ئاگادار بوون بەڵام ئاگاداری ئەوە نەبوون کە پەرلەمانتارانی پارتی بەو زمانە قسەیان لەگەڵاکەن ڕێکەوتنەکان لەسەر بڵێن نیگەرانەکان لەسەر ئەوە ئەگەر نیگەرانی ئەوەیە کە وەزیرێک لەسەر ڕخنەگرتن لە خۆی هەڵوێ زۆر بگەیان لەسەر لێبڕینی موچە لەسەر ئەوەزانانی ئەمە پەیوەندی بە وەزیرێکەوە نییە پەیوەندی بە سیاسەتی ئەم حیزبانەوە هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەم حکوومەتیان بەشدارن تایە هیچی 4 وەزیر و 5 وەزیریان هەیە جێگیری سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و هەموو ئەمانیان هەیە با بە تواز لە موچە بێنە تۆ فرمێسکی ئەو مناڵ و ئەو دایک و قوربەسەرانە بینی چیان لێ ئەەکەن بە زۆر ئەسم دادگایانەکەن و ئەیان کەنە سزنەوە ئەی باشە ئەی گۆڕان و یەشێتی ئێوە ڕۆڵتان چیە لەم حکوومەتە ئەگەر دەسەڵاتتان نییە بکشێنەوە ئەگەر دەسەڵاتیشتان هەیە ئەوش بەشدارن تایە وەکو پارتی و یەکێتی ئێستا لەم دۆخەیە لە تەنها پرسی موچە بڕینەوە ئێمە تەرکیزەکەمان لەسەر ئەمەیە بابە یعنی تۆ دێی کۆمەڵی مامۆستای زانکو و کۆمەڵی مامۆستای قوربەسەر کە تەنها داوای موچەکەیان کردو ئەیکەیتە سزنەوە 6 ساڵ زیندانیانەکەی هەچی قونسوڵی دنیای قساکە تو گوێی لێ ناگری ئەی تۆ وجودت چییە لێرێ جێگیری سەرۆکی هەرێمە تێ جێگیری سەرۆکی حکوومەتە تێ سەرۆکی پەرلەمانە تێ ئەم هەموو وەزیرە تێ لە هەموو یا بەشدارن چا لەبەر ئەوە لەسەر وەزیرێک نەوەستاوە ئێستا ئەگەر بزوتنەوەی گۆڕان با بڕیار با بڵێ ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لەگەڵ لێبڕینی لە 121 نین ئەمە بە بەیاننامە ناکرێ بە یەک ئاگادارکردنەوەی وەزیرەکانی کرێ بڵێ وەزیرەکانم یا وەرنە دەرەوە یا ئەوە مەکەن یەکێتی نیشتیمانی کوردستان کەواڵێ ئەم زیادانە چییە لە حکوومەتانیت ئەگەر لەگەڵ لێبڕینی موچەیانیت زەحمە نەبێ با وەزیرەکان قسەکەن یا با وەزیرەکان دەنگی پێنەدەن جا لەبەرەوە ئەم مێشکبردنی ئێمە ینی ئەمە خەریکە ئەمە بە تەواوەتی ئاشکرا بووە ینی ناکرێت تۆ وەزیرەکانت لەوێت دەنگ بن بە ئەمری تۆ تەبعەن هیچ نەگۆڕان نەیەکێتی وەزیرەکانی خۆیان ئاگادار نەکردێتەوە لە حکوومەتە دەنگمەند ئەی باشە ئەو پەرلەمانتارانیان کە ئەتوانن جێگەی دەستخۆشیە کە ئەتوانن ناو پەرلەمانە دەنگ هەڵبڕن قسە بکەن ئەی وەزیرەکان بۆ ناتوانن قسە بکەن و دەنگ هەڵبڕن امتیازیان نییە سیاریان نییە vێلایان نییە حیمایان نییە ئەمان دوانە نێوان هەشتیشیان هەیە و دایان امتیازی دیکان باش بەس سەبار بە خالید شوانی و ئاوات شێخزانە بیستیان دەستکەوت لەو نیگەرانی نامەیەک ئاراستەی حکوومەت پەرلەمان کراوتیان نیگەرانی لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ئابووریە مەسوور بەرزانی وتی کاکە خۆ ڕخنە هەر لەوانە گیراوە لە هەموو حکومە گیراوێت بۆ نیگەران ئەی ڕۆژە تاوارە قسە بە ئێماوتری بۆ نیگەرانی بۆچی ئەوان نیگەران بۆیە تحملی ڕخنی سبەینی ئەسنەوە کۆبوونەوەی پەرلەمان ئەچنەوە کۆبوونەوەی حکوومەت و کێشیان نییە ئەوەی یەکێتی و پارتی بەرامبەر یەک ئێڵێن لەسەر موچە و بوجە و پاری ئەولا نەهات و پاری نەوت نەهات و پاری سلێمانی نەهات ئەوەی ئێڵێن هەردوولایان ڕاستەکەن ئەوەی پارتی ئێڵێ ڕاستە ئەوەی یەکێتیش ئێڵێ ڕاستە هەردووشی لێکدا تەواو ئەمانەڵێن پاری نەوت لە کاتی خۆیان تەسلیم ناکرێت نیوەیە درێ لە 158 پارە نادرێ لە 142 پاری نەوت دێتەوە ئەوێ نیوەشی نادرێ و بە ئینەکان بە پاری گومرگی برایم خەلیل نایەتەوە عینی یەکێتی پارتی شەڵەیە پارەی پەروەستخان نایەتەوە باز نایەتەوە هی مرور نایەتەوە لە سلێمانی بۆ هەردووشیان ڕاستەکەن هیچ ئیشکالەتیشی تیان نییە یعنی ئەگەر هەردووشی لێکدا ڕێک تەواوە بێت نەک ئەوەی کە تۆ بێی لایەنگری یەکێتیکە یا لایەنگری پارتیکەی هەردوو راپۆرتەکان بێنە من ئەوەتە هەموویم لەلایە هەردووشی لێکدا زۆر جوان دەرەسێ کە لێبڕینی کە دواکەوتنی موچە ئەنقەستە بۆ مانگەکانتر وانە بۆ بە ئیسراحەت هاتووە ئێستا یەشێتڵی کاکە پارتی بەشی زۆری پارەکە بە بۆچی منیش بیدەم 35 میلیۆن ئەدا و پەنجای نادا لەولاش تاخیرەکەن پاری نەوت ئەیخەن نایخەنە سەر حساب بانکی وەزارەتی با بڵێن خەزێنەی وەزارەتی دارایی جا لەبەرەوە ئەو مزایداتانی ئەوان ئەیکەن ئەو قسانی ئەوانیکەن هەردووشی ڕاستە ڕێگرەکە ئەنقەستە ئەگەر ناپارە هەیە داگیر کراوە کاکە با من داهاتی نەوت بە دقیقی پێ بڵێ ئەم مانگی حوزەیران سیرکە 12 ملیۆن و 376 بەرمیل نەوت فرۆشراوە لە مەدەری جیهانی بۆی ورتریش بڵێم لە 125 بە ئیتالیا فرۆشراوە لە 126 بە یۆنان لە 105 بە ئیسرائیل ئیتر ئەوە ڕێژەکان بەرمیل بە بەرمیل پێتەڵێن ئەمە ڕێکخراوی ڕۆنبین بڵاوی کردێتەوە باشە بەرمیلی بە 64 دلار فرۆشراوە هی هەرێمی کوردستان لە 76 دلار وانە چەند دلارێکی فەرقە کۆی گشتی پارەکەی 792 میلیۆن دلارەکە ئەکات 1 تریلیۆن و 792 میلیۆن دلار ئەکاتە 1 تریلیۆن و 172 ملیار دینار باشە ئەمە چەنی ئەڕوا بۆ کۆمپانیاکان و چەنی دێ بۆ خەزێنەی حکوومەت 492 ملیاری هاتوو بۆ خەزێنەی حکوومەت تقریبا زیاتر لە
650 ملیار 600 ملیاری شو بۆ کۆمپانیا ئەوانەوە تا لە 150 ئەچێ بۆ کۆمپانیا و خەرجی ڕێگەوچی و ئەو بەرەمهێنانینەوەت لە 142 دێ ئەدرێ بە وەزارەتی دارایی بۆ موچە لە 142 بە 58 واتە ئەمە ئەگەر ئەم پارێژ بێت لە 142شی بێ 492 ملیار باشە 492 ملیار نزیکەی 300 ملیاری داهاتی ناوخۆ لەگەڵ 16 میلیۆن دلار نزیکەی 24 میلیۆن ملیار دیناری هاوپەیمانانیش پارەکە زیادە بەشەکە بەس نایخەنە سەر وەزارەت نایخەن چونی ئەمان مانگی پێشووتر ئەوەی ئاگادار بین هەندێک پارە لە سلێمانی و نەخرا بۆ سەر حساب بانکی هەرێم خۆ نە پارەی سلێمانی ئەچێتە هەولێر نەدووە کە چێتە هەولێر ئەوانیە ئەچێتە بانکی هەرێم لە سلێمانی هەر داهاتێکی ئێرە بێ نەخرا بۆ سەری ئەوانیش پارتیش پاری نەوتی نەخستە سەر حساب بانکەکە لەبەرەوە موچە دواکەوت ئەجا خۆشەکە لەوەی ئەڵێن وەڵا ئێمە هەموو 30 ڕۆژجارە دابەشەکەین ئەمڕۆ 6 مانگە تۆ لە 25 مانگە وەزارەتێکە دەی دوایی ئەڵێی چوارشەمە و پێنجشەم موچەی ئەنجومەنی ئاسایش موچەی دەستگای ئاسایش کاکە دەستگای ئاسایش 5000 کەسە موچەکەی هەمووی ملیارێ دینار نییە بەڵام موچەی وەزارەتی ناوخۆ 179 ملیارە موچەی وەزارەتی پەروەدە 155 ملیار دینارە تۆ ئەمانە مەبلەخە نەک ئەمەی دیکە جا لەبەرەوە ناوبڕێکمانای دواتر وڵاتستان بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵ ما بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیر دەخواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا دۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە تۆ چێکی لەسەر مەسارەیە گەشتی یەکەم کەوتە خوارەوە بە گرنگدایزەریش چاک نابێت زۆر ئاسانە ئەنداشتین کەرەسم پێ بۆ چاکردن ئەوتەواو بە گرنگی 100 ساڵی ڕووناکی بڕۆ بەکاری بێت ڕێک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە وەرە لەگەڵم ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاتر لە خەڵک بەکارێنێ ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە ئەری ئەم شوێنە هەموو بێدەویستیەکی باشیان هەیە ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ ئێستا پێتەڵم بە خەدەماتە ئەم ڕاندە ناوی تەلانە 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان ئەوە تەواوە کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی بەدڵنیاییەوە ئەمە قسێکی جوانە دەتبینمەوە کاک تەلان ئێستا لە کۆمپانیای تەلان سەرجەم کەرەستەکانی بیناسازی بە باشترین کواڵەتی و گونجاوترین نرخ بەردەست کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست ڕووپاکخان سەبارەت بە قەیرانی موچە و ئەوەی کە زۆر بە سستیش دابەش دەکرێت 11 ڕۆژە 6 وەزارەت دابشکراوە و بەڵێنش کە دابوویان جێبەجیان نەک سەبارەت بە ئەوەی 30 ڕۆژ جارێک ئێوە بۆ داچووندا کارەکەی چێوکارەکەوەی کاک محەممەد باسی کرد کە دەستگرتنە بەسەر داهات لەلایەن پارتی ویکێتیەوە بەڵێ پارتیویەکێتی من ئەوە بە ڕێککەوتن دەزانم ڕێککەوتونە لەسەر ئەوەی دەست بە سەرداهاتی ناوخۆش دابگرن جگە لە داهاتی
نەوت و خاڵە سنووریەکان داهاتی ناوخۆ لە هەردوو زۆن بە ڕێژەی 142 کەمی کردووە لە کاتێکدا کە باج هەر زیاد دەکرێت لەسەر هاوڵاتیان نرخی کارەبا هەر زیاد دەبێت لەسەر هاوڵاتیان و نرخی خزمەتگوزاری ئاو هەر زیاد دەبێت لەسەر هاوڵاتیان لە کاتێکدا کە ئاویش نییە. بۆیە ئێمە بەڕاستی وا دەیبینین کە یەکێتی و پارتی ڕێککەوتون لەسەر ئەوەی کە بەیەکسانی داهات بۆ خۆیان ببن بۆ بەرژەوەندی حیزبەکانی خۆیان ناکرێ یەک بەرمیل نەود نرخی بگاتە $77 بەڵام موچە هەر بە لێبڕین چ ڕۆژدارێکدا بەش بکرێ ناکرێ وەزیری سامانە سروشتیەکان کە بەڕاستی پێم سیر بوو چەپڵە ڕێزان کرا لە پەرلەمانی کوردستان لەلایەن فراکسیۆنی پارتی دێ بە عەلەنی بە ئاشکرا دەڵێ لە کابینەی ڕابردوو وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتەکی موئەسساتی نەبووە یەک شەخص بەڕێوەی بردووە یعنی وەزیرێک بێ لە هەمان حیزب بێ کە لە کابینەکەی پێشووتر بڵێ یەک شەخص وەزارەتی بەڕێوە بردووە کە سەرچاوی داهات لە هەرێمی کوردستان نەوتە و سەر بە وەزارەتەیە من ئەوم پێسەیرە کاک حەچیم حکوومەت لە دوای حکوومەت کابینە لە دوای کابینەکانی پێشە خۆی تاوانبار دەکا خۆی یعنی بەڕاستی خۆی بە فریاد ڕست دەزانێ خۆی واوەسف دەکا کە زۆر پاکە و گەندەڵی لە ناو دەبا و دروشمی چاکسازی هەڵدەگرێ ئەم کابینەیە بە دروشمی چاکسازی بەڕاستی خەڵکی چەوساندەوە سەری خەڵکی خوارد ئەم دروشمی چاکسازیە و هەتا هات لەگەڵەوەی کە سەری خەڵکی خوارد گەندەڵی زۆر زیادی کرد کۆمپانیا و کۆمپانیاکاری زۆر زیادی کرد کۆمپانیای حیزبی وای لێ هات کاک حەچیم ئێستامە معلوماتمان لەلایە هەر وەزارەت بە کاملی فرۆشراوە وەزارەت هەیە لەم کابینەیە بە کاملی هەرچی جومگەکانی ئەو وەزارەت هەیە کەسی نزیک لە وەزیرەکە کۆمپانیا بە چەند کۆمپانیایەک یعنی دەستی بەسەر وەزارەت داگرتووە یعنی هیچ شتێک نەماوە بە ناوی موئەسسات و وەزارەت و بڕیاردان لە ناو وەزارەت بۆی ڕوون بێ چۆن وەزارەت لەم کابینەی فرۆشراوە وەزارەت مەبەست ینی چۆن فرۆشراوە ئێمە وەزارەتمان هەیە تەنها بە هەیکەل وەزارەت ماوە هەر بەڕێوەبەرایەتێکی ئەو وەزارەتە کۆمپانیایەکی لە تەک قیت کراوەتەوە کەسی نزیک لە وەزیر دێ لە ڕێی ئەم کۆمپانیایەوە دەست بەسەر هەر هەموو ئەو بۆ نمونە تەندەرات و ئەو بڕیارانی لە ناو وەزارەتدا دەدرێتە کۆمپانیا لە ناو وەزارەت دەدرێت ئەو کۆمپانیانە کەسی نزیکن لە وەزیر لەو وەزارەتە یعنی ئێمە وەزارەتمان هەیە تەنها وەکو ناو وەزارەت ماوە دەنا کۆمپانیا و کۆمپانیاکاریەکە بۆ بەرژەوەندی خۆیان ئەنجا بەڕەچاوکردنی کۆمپانیا و کۆمپانیاکاری هەردوو زۆن بەڕێککەوتنی هەردوو زۆن لەو وەزارەتە کار دەکەن بەداخەوە یعنی سکاڵایەکی زۆر خەڵکێکی زۆر سکاڵان بۆ دێنێ لە کاتی خۆی قسەی لەسەر دەکەین چکە ئێمە هەر وەستاوی لەسەرەوەی بەڵگەی زیاتر کۆکەینەوە دەنا ناکرێت حکوومەت هێرمی کوردستان خەڵک بچەوسێنێتەوە بەڵام لەناو وەزارەتەکانیان کۆمپانیا و کۆمپانیاکاریەک بێ تەنها گیرفانی خۆیان پڕکەن لەسەر حسابی خەڵکی هێرمی کوردستان منی ئیمڕۆ باسمان کرد گوتمان لەو کاتە لێبڕینی موچە بڕیاری لەسەردرا کە نرخی نەوت بە $34 بوو باشە ئێستا خێرە بە $77 بەڵام نرخی هەر بەرمیلەیەک نەوت داهاتەکەی $22 دێتە ناو خەزێنی وەزارەتی دارایی و پرسیارەمان لە وەزیری وزە و سامانە سروشتیەکان کرد وەزیری وزە و سامانە سروشتیەکان ئاماژەی بەوە کرد ئەوەی نەشاردەوە کوتی ئەگەر کۆمپانیایەکی کوردستانی هەبێ نەوتمان بۆ بپاڵێوێ و هەروەها گواستنەوەی نەوت لە دەست خۆمان بێ ئەوە ئێمە دەتوانین کە تەواوی داهاتی نەوت بۆ خۆمان بێ باشە بۆچی لە هەموو وەزارەتەکان کۆمپانیا و کۆمپانیاکاری زیادی کردووە بەڵام لە وەزارەتی وزە و سامانە سروشتیەکان ناتوان کۆمپانیایەکی کوردستانی ندا بمەزرێن یعنی فرۆشتنی نەوت و دەرهێنانی نەوت ئەوەندە ناشەفافە پرۆسەی نەوت و ئەو ئەوانەی کە کردویانە عەقدانە ئەوەندە ناشەفافە بەڕاستی ینی بۆ خۆیان نازان بەشێکی خۆیان سەری لێ دەرناکەنیان ئەوە تێ لەبەر بەرژەوەندی خۆیان قسەی لەسەر ناکەن ئێمە بەڕاستی چەندین پاڵاوگەمان هەیە لە هەرێمی کوردستان پاڵاوگە معقول نیە بۆ حکوومەتی عێراق نەوت دەپاڵێوێ ینی ئەی حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی چییە ینی حکوومەتێک بێ نەتوانێ سەرچاوی داهات کە نەوتە ئەو پاڵاوگانە نەوتی خۆمانی پێ بپاڵەوە باشە ئەی بۆ چییە ینی بۆ چ باشە ینی پێمان سەیرە بەڕاستی نازانم ئەو سیستەمی حکومڕانی ئەگەر لە هەرێمی کوردستان پێداچوونەوەی بۆ نەکرێ ینی بەڕاستی دۆخی خەڵک لەوە خراپتر دەبێت کەمە پێمان خۆش نییە وا بڵین لە 22,000 کۆمپانیا گاک حەچیم تەنها 7,000 کۆمپانیا باز دەدەن گەورە بازدەران کۆمپانیایەکانی بواری نەوت باز نادەن کۆمپانیایەکانی خزمەتگوزاری ئینتەرنێت باز نادەن لە کاتێکدا باز لە ئێمە وەردەگرن
ئێمە لەگەڵ پڕکردنەوەی کە کارتی ئەنتەرنێت دەکڕین ئەنتەرنێت پڕ دەکەینەوە باز دەدەین باز لەسەر شانی ئێمە بەڵام کۆمپانیایەکە بخۆی دەیخوا کاک حەچیم زۆر لە هەموو جومگەکانی وەزارەتەکان لە هەموو جومگەکانی ئەو دەسەڵاتە گەندەڵی وا هەیە تەسەوڕ ناکەی دوێنێ سکاڵایەکم بۆ هاتووە 1500 پێشمەرگەی دێرین فەرمانی خانەنشینیان بۆ دەرچووە بە فەرمانی وزاری لە وەزارەتی داراییش موچەیان بۆ بڕاوەتەوە بەڵام 1 ساڵە موچەکانیان پێ نادرێت هەموو موچەکە لە بینی وەزارەتی دارایی و هەروەها سەرۆکی فەرماندەی یەکەی هەشتایە چییە دەخورێ و دیار نامێنێ لەناو ئەوانەدا 300 بۆ 350 کەس دەرهێنراوە ئەوانەی کەواستەیان هەیە و یعنی پشتگیری حیزبیان بەقوەتە موچیان پێ دەدرێ باقی تر 1250 کە 1200ەکە هیچی موچێ پێ نادرێ و ئەو پارە دەخورێ یعنی ئەوان دەستیان بردووە بۆ قوتی خەڵک لەگەڵەوەی 121 دەبڕن هەیە هەر موچەی بە تەواوی دەبڕن پێی نادەن نازانین بەڕاستی ئەو ناشەفافیەتە لە پایتی ئەو پارە هەموو دەچێتە کوێ نازام ئەوانە چۆن پڕ دەبنەوە یعنی کەنجی ینی دەڵێن ئەمە تەواو با خەڵمان پڕ بوو باجارە بیدەینە خەڵکی خۆمان بەڵێ سپاس دەکەم ڕووپاکخان کاک محەممەد سەوارد بۆی کە لێبڕینی موچەشکەی کۆتایی پێدەوە قەرزەکان گەشتونە کوێ وە سەبارەت بەوەش کە هاوڕای لەگەڵ ڕووپاکخان کەم حکوومەتە سەری هەمووانی خواردووە لە موچە بێ لە کارەبا بێ لە ئازادی بێ لە مافی مرۆڤ بێ لە دموکراسی بێ وەڵاهی ئەم کابینەیە بەرەو ئەگەر ئەوە بڕا زۆر بەرەو مەترسیدارێ ڕوا ینی تەنها ئێستا ئێمە تەرکیزمان لەسەر موچەیە بەڵام لە ڕووی ئازادیەوە ینی حکوومەتە ئێمە سەرەتا گومانمان هەبوو کە حکوومەتیشی پۆلیسی بێ بەڵام بەداخەوە وا دەرچوو گومانەکەمان تەمە نامانەکرد وا دەرنەچێت ئەوەی بینیمان لە دەستگیرکراوانی بادینان و پاشان ئەم حکوومەتە خەریکە بەرەو هەڵوەشانە و دوو ئیداری بەحتە جاران باشتر بوو ئێستا ئەم حکوومەت بانگەشی چاکسازی کرد و بانگەشی یەک ئیدارەی کرد بەڵام زۆر بە پێچوانەوە ئێستا پەرلەمانتارانی پارتی باشکراون زۆنی سلێمانی و پەرلەمانتارانی یەکێتی باشکراون زۆنی ئەولا و مەسرور بەرزانی و یاخود قوبا تاڵەبانی هەریەکەیان بخۆیان حکمی و ئیمزای ناوچەی خۆیانەکەن جا لەبەرەوەمە زۆر خەتەرناکە سەبارەت بۆ قەرزانی کە هەیە لەم کابینی نوێدا زیاتر لە 8 تریلیۆن دینار قەرز هاتووە وابزانەوان پیان ناخۆشە بڵێ قەرز ئەبێ بڵێ خۆگونجاندن و پابندی دارایی ئێ باشە کاکە جرفانی موچە خۆرێکە تۆ لە 121 لێ بڕی تۆ ملیۆنی وەرگری 800,000 دێت 200,000 خیتە جرفانی خۆتەوە ئیتر چی ئەمە قەرز نییە جا نەشکرەوە بە قەرز حەقی خۆیەتی وا بڵێ لەبەری پارەکەی بڕیەوە تەواو قەرز نییە ئەم پارە بڕینە قەرز نییە ئەو قسەی ئەوان ئەڵێن ڕاستە لەبەری پارەکەیان بڕیەوە تەواو ئەڵێ کەیف خۆتە من ئەوە نابڕم و نادەمێ و تەواوی تر ئەمە ئەوە نییە بڵی نایبنی قەرزەوەی من داوای پارە لە بەڕست کەم بدەم دەمانگە لێبڕینی موچە هەیە هەموو مانگێ 188 ملیار دینار لە موچەی موچەخۆرانە بڕێ ئەم دەمانگە ئەکاتە تریلیۆنێک 880 ملیارد دینار 5 مانگ ئەوەی کە دکتۆر ئاماز ڕەحیم باسی کرد 5 مانگ کراوە بە پاشەکەوت 5 مانگی 2020 حەو مانگ لە 2020 تا نەدراوە موچەی موچەخۆران 5 مانگی کراوە بە پاشەکەوت کە ئەکاتە 4 تریلیۆن و 470 ملیار دینار دوو مانگی هەر دیار نییە 11 هەر نازانی چی لێ هاتووە ئیتر بوونیان کرد و لەوە هاتنە سەر مانگ یەک و تەواو ئەم دوو مانگە کە ئەکاتە تریلیۆنێک و 788 ملیار دینار ئەو دوو مانگەش ئەوە دیار نییە کۆی گشتی ئەو دەمانگی لێبڕینەوە ئەو دوو مانگە ئەکاتە 3 تریلیۆن و 676 ملیار لەگەڵ ئەو 4 تریلیۆن و ئەوەنە ئەکاتە نزیکەی 8 تریلیۆن و 200 ملیار دینار قەرز هاتوۆتە سەر شانی چۆن ئەو کاتە کە کابینەی پێشوو تسلیمی کابینی هەش تسلیمی کابینی نۆکرا 27 ملیار دلار قەرزار یەکەم جا سەرۆکی حکوومەت لە مانگی 5 وتی 24 ملیار دلار کابینێکمان وتە 24 ملیار قەرزدار یەکەم جا بەڵێ لە مانگی 5 2020 ئێستا دەڵێن وتە دواتر سەرۆکی حکوومەت گوتی 28 ملیار ئێستا سەرۆکی سکرتێری ئەنجومەنی وەزنان لێ 31 ملیار ئاخر 31 ملیار بۆ ئێستا 46 تریلیۆن دینارەکە بۆ کاتە جیاوە بەس ئێستا 46 تریلیۆن دینارەکە کاکە یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە لە سەرۆکی 6 ملیار دلار قەرزار بوو ملیار دلاری ئەمریکی قەرزار بوو ئەو فەوزای لێ دروست بوو یەکێتی سۆڤێت هەڵوەشایە بۆی ئەو قەیران و نامەتی بە تایبەتی لەسەر ئەو قەرزە بۆیە ئەم کابینەیە قەرزیشی هێناوەتە سەرڕای ئەوە قەرزی هێناوە دوو ئیداری تۆخ کردوێتەوە گەندەڵی زۆر زیادی کردووە قاچاقی زۆر هەمویان وان ناڵێن ئێستا خۆ پەرلەمانتارانی پارتی کاکە هیچ قسە مەکە ئێستا من نەپێویستمان بە زانیاریە نەپێویستمان بە لێدوانە نەپێویستمان بەیسە جۆ لە پەرلەمانتارانی پارتی بگرە و جۆ لە پەرلەمانتارانی یەکێتی و گۆڕان بگرە قسەکان تەواوە هیچ ئیشکالەتێکی نییە ئەوەڵێ لە باشماخ قاچاقی زۆرە پارتیواڵێ
ئێلێکی دەوە ڕاستەکە ئەمی شەڵێ لە برایم خەلیل پارەی مەشروب و پارەی نازانچی و چی نادرێ بەهین و لە ڕۆژئاوە ڕۆژانە 27,000 بەرمیل نەوت دێتە ناو بۆری کوردستانەوە ئەوە هەر بۆی حکومەتی هەرێمی کوردستان نیە لەبەرەوەی ئەمان بە پێی ڕێکەوتنەکە بە $8.5 ئەیکڕن لە ڕۆژئاوا سووریای کوردستانی سووریا نەوتی کوردستانی ڕۆژئاوا بە $8.5 بە پێی ڕێکەوتنی ئەمریکەکان کە من خۆم ڕێکەوتن و ینی قسەم لەگەڵا ناکردووە کۆمپانیاکە بە $8.5 ڕێکەوتون ئێستا کۆمپانیەکی ئەمریکیە لەوێ لەگەڵ پارتیام ڕێکەوتنی کردوە کارکتەرەکانی ناو پارتی ئەم نەوتە دێتە ناو بۆری کوردستان و ئەفرۆشێ بە $64 ئێستا ئێوە بە $8 نەکە باش ئەم پارێ ئەنجا قاچاقی زیادی کردووە ئەنجا بێمتمانەی زیادی کردووە دوو ئیداری خەریکە بە تەواوەتی تۆخ بێتەوە بەڵام ئەوەی کە بەلای منەوە ئیشکالێتە ئەوەی بەلای منەوە ئیشکالێتە یەک خاڵە ئەویش ئەوەیە یەکێتی و گۆڕان بەجددی لەم حکوومەتیان بەجددی لەگەڵ لێبڕینی موسیان دژی لێبڕینی موسن بەجددی لەگەڵ ئەوەن کە ئەم کابینێ ناشەفافە و گەندەڵ و چی ئەوەیە ئیخۆنەوت لەم ناوچێشەیە کەس نازانێت نەوتی ئێرە چۆن نەفرۆشتە کاکە بیرەنەوتێکەکەی لە قەراخ ئادەی چی ئەزانێت ئەو بیرەنەوتە نەوتەکەی ڕۆژانە 5,000 بەرمیل لە چەندە چی لێ دێ ناچێتە ناو بۆری کوردستان و بە تەنکەروژ ناسی ڕەبێ حکومەتیش نەزانێت چۆنە لەوێ هەر حکومەت خۆشی ڕەن بێ نەزانێت هەندێک هینی دیکە جا لەبەرەوە ئەم کابینێ بەم ئاراستەیە زۆر مەترسیدارە بەڵام ئەم بەرپرسیارەتیە ئەبێ بەجددی ئاراستەی یەکێتی و گۆڕان بکرێ لەم حکوومەتەن کاکە باسی قاچاقیەکەن وەزیری بازرگانی تایبەت نییە بە قاچاق و هێنان و ئەوشتە وەزیری دارایی پەیوەست نیە بەوان ئێخۆی چەند پارتی نین ئێوە بە باسی خراپ بەکارهێنانی ئەوا کرد ئەی وەزیری پلاندانان چێ یەکێتی نییە ئەی وەزیری خوێندنی باڵات چێ یەکێتی نییە کە وەسعی زانکۆکان لەو پەڕی گەندەڵیە ئێستا لەو پەڕی خراپ ئەوەیە وەزیری پێشمەرگە کە باسی یەخستنەوەی پێشمەرگە ئەم شتان ناکرێ بابە ئەی چێ وەزیری پێشمەرگە جا لەبەر ئەوە ئەم قاچەی لەم لاو قاچێ لەولا ئەوەی کە پارتیڵێ ئەمە ڕاستە من لەگەڵە ناکرێ لەناو حکوومەتای دەنگت داوە بە لێبڕینی موچە هاتوویتە دەرەوە بەم دەڵی من دژی لێبڕینی موچە ناکرێ ئەمە بەڵام پارتیش ئێستا خۆی دوو قاچی پارتیش وەگەوانەکە بابە ئەمە چەندێکە ئەم پارتی و یەکێتی و گۆڕان مزایدەیەکی گەوراکەن بەسەر ئێمەیە و خۆشیان لە حکومەتە دەنگی پێ کاکە سبەینێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە ئەگەر سەرکردایەتی یەکێتی و گۆڕان ڕاست دەکەن با وەزیرەکانیان سبەینێ لە کۆبوونەوەی حکومەتە بەرامبەر مەسئول بەرزانی بوێرن بڵێن ئێمە دژی لێبڕینی موچەی ناوێرن یەک وەزیریان وا بڵێن باش سپاس دەکەم ڕووپاخان زۆر بە کورتی گەر شتێکت مای بەڕێز زووتە دەم حکومەتە سەری خەڵک دەخوا بەڵام ڕۆ سەرۆکی پەرلەمانوتی ئەم کابینە و کابینەکانی ڕابردوور سەدان شانازیان هەیە بە کورتی بێ سپاس دەکەم کاتمان نەماوە سەرۆکی پەرلەمان دەبوو لە خولی پێشوش کە پەرلەمانتار بوو ئەو قسەی بکردایە نەک ئێستا بێ کە ئێمە هەموو جار دەڵێن پارێزەری حکوومەت دەکەن ئەوە قسەکەمان بەو قسەیوی ئیمڕۆ هاتە دیت پەرلەمانی کوردستان دووبارە دەیڵێمەوە دەبێت شکۆ بۆ خۆی بجێڕێتەوە پەرلەمانی کوردستان بڕیار دەربکە پەرلەمانی کوردستان بە ئەرکی خۆی هەستێ کە حکوومەت هیچ حیسابێک بۆ پەرلەمان ناکات سێ ئەرچی سەرەکی پەرلەمانی کوردستان یاسادانانە دەبێ یاسا بەخواستی حکوومەت دەرچێت دەبێت ئیلا پرۆژەکانی حکوومەت بخرێتە بەرنامەی کار کاک حەچیم تەسەوڕ دەکەی ڕێککەوتن کراوە لە بینی بەتایبەت فراکسیۆنی پارتی و یەکێتی جا ڕێککەوتنەکە بە قسە بێ سەرزارەکی بێەوە دەستێ سەرۆکایەتی بە تهدید دەستێ سەرۆکایەتی دەڵێم کە فراکسیۆنەکانیشی لێ دەربێنی هەوڵ بدەن کە یاساکانی ئۆپۆزیسیۆن خوێندنەوەی دووەمی بۆ نەکرێ و دەرنەچوێندرێ لە بەرچی لەبەرەوە دەستکەوتەکە بۆ ئۆپۆزیسیۆن نەبێ یعنی ئەو نەفەسە کارکردنەی دەستێ سەرۆکایەتی بەڕاستی وای کردووە شکۆی پەرلەمانی تەواوشکاندووە ئەگەر دەستێ سەرۆکایەتی بەڵێ سپاس دەکەین ڕووپاخان بەڵێ سپاس دەکەین کاتمان تەواو بوو زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەڕێزان ڕووپاک ئەحمەد نایب پەرلەمانی کوردستان هەروە محەممەد ڕەوف سپاسان دەکەین سپاس بۆ بینیرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ